ئەمە کۆتانووسینی مامۆستا ڕەمزیە کەریمە کە لەسەر تەختەی قوتابخانەی چواسی بنەڕەتی کە بۆ فێرکردنی قوتابیەکانی نووسیویەتی. کاتێک لافاو گەیشتە ماڵەکەیان لە دارەتووی هەولێر، مامۆستا ڕەمزیە خۆی گەیاندە سەربانی ماڵەکەیان تا خۆی ڕزگار بکات، بەڵام نەیتوانی لە بەردەم دیمەنی گیرخواردنی دایک و داپیرەیدا خۆی بگرێت و گەڕایەوە بۆ ڕزگارکردنیان. هەرچەندە لافاوەکە تا دەهات بەهێزتر دەبوو. ئەمە دوایین ساتەکانی ژیانی ڕەمزیە و ئەو دوو کەسە نزیکەی بوو کە پێکەوە بەهۆی لافاوەکەوە خنکان. بەهۆی وەفاتی مامۆستاکەوە قوتابخانەکە مەراسیمێکی ماتەمینی ساز کردو بۆ ئەوەی شوێنی مامۆستا ڕەمزیە کەریم بەتاڵ نەبێت و قوتابیان بەردەوام بن لە فێرکردن و وەرگرتنی زانست. مامۆستا سلێمان عەلی ئەندامی مامۆستانی پێشەنگ بڕیاریدا بە شێوەی خۆبەخشی بچێتە شوێنەکەی و وا نەبڵێتەوە تا وەزارەتی پەروەردە مامۆستایەکی تر لە شوێنەکەیدا دادەنێت. خی گەورە بەبیری داهێنام بچم تا پەروەردەی دەشتی هەولێر شوێنی مامۆستا بەڕێزە پڕ دەکاتەوە وەکو خۆبەخشێک لە دوای دەوامی خۆشم کە دەوامی خۆشم بکەم ئەگەر بەڕێوەبەری خۆم ئیزنم بدا بچم شوێنی ئەو مامۆستا بەڕێزە پڕکەمەوە. هەر دوێنێ پەیوەندی هاتم نەک ئەمڕۆ، هەر دوێنێ هاتمەوە قوتابخانەیە دیار بوو دەوامیان نەکرا بۆ دوێنێش پەیوەندیم بە بەڕێوەبەر کردەوە، بەڕێوەبەر بۆ خۆی شایەدا وتم مامۆستا فلان کەسم هاتووم شوێنی مامۆستا ڕەمزیە پڕکەمەوە تا مامۆستای ئەلفوبێی کوردیتان بۆ دێتەوە تەنها لیلا و هیچی تر نا. ئەوش زۆر دەستخۆشی لێکردم کەوتی بەڕاستی پێشنیارەکەت هەڵوێستەکەت جێگای ڕێزە، یعنی نییە شوێنی ئەو هەڵوێستت بگرێتەوە. لای خۆشیانەوە هاوڕێ و هاوپیشەکانی مامۆستا ڕەمزیە باز لە چۆنیەتی پەروەردەکردنی قوتابی دەکەن لەسەر دەستی مامۆستا ڕەمزیە کە چۆن پشودرێژانە و لێنەبراوانە لەگەڵ قوتابیەکانیدا هەوڵی دەدا و فێری زانست و زانیاری دەکردن. قوتابیەکانیشی خۆشەویستی وەفای خۆیان بۆ مامۆستا کۆچکردووەکەیان دەردەبڕن. کۆسێکی گەورە بوو لە بۆ قوتابخانەکەمان، چکە مامۆستا ڕەمزیە هەم ڕەمز بوو لە بۆ قوتابخانەی هەم ڕەمز بوو لە بۆ پەروەردەیەکەوە کەسێکی نمونەیی بوو لە پەروەردەکاری. مامۆستا سلێمان کە دوونێ پەیوەندی پێوەکردن سوپاس دەکەم لە قوتابخانەی گەرمیان کەەوە ئامادەی خۆی پیشاندایە بێ دەرسەکانی ئەلفوبێی کوردی مامۆستا ڕەمزەی بگرتە ئەستۆی خۆی هەتا وەکو قوتابیەکان هەست بە و کەم و کوڕی نەکەن کەەوە لە قوتابیەکان دروست بە. سوپاس دەکەم. مامۆستا ڕەمزیە یەک لەو مامۆستایانە بوو کە مامۆستایەکی درسۆز بۆ وەفا ئینسانێکی میهرەبان بوو و زۆر دڵسۆزی قوتابیەکان بوو. زۆر جار پۆلەکەی خۆی لەسەر ئەرچی خۆی سبوغی دەکڕی بەو شێوەی ڕەنگا و ڕەنجی دەکرد، یعنی بۆ قوتابیەکان و درود بۆ گیانی هەرچی بڵێم ناتوانم چاکەی ئەو مامۆستای پڕکەینەوە. پاییز خەزانێکی پڕ کارەسات بوو، بەس وەرینی گەڵا نەبوو، ڕووعی جوانی وەران پێکەنینی مناڵانی خوێندنگا کەشتی لەگەڵ تۆدا دایە دەم ڕەشەبا و شەستە باران بووی بە ڕەمز و ڕەمزی میهرەبانی و دڵفرەوانی. بەیانی قوتابخانەکەت زەنجی فرمێسک بارین و گریان لێدەدات. بەمی لەگو ئەنگو زۆر ئاقر بن با بێعارد با مامۆستا پێتانەرێ ئەوەندە بێعار ئەنگۆم خۆشیە دەرمامۆستا ڕەمزە ئەوەندە هاوار مەکە با قوڵگت نەگیرێت دەرەقەینا ئەم لە دەستوانە بێزار بوو بەس ئێستا ڕۆژتی حەزم لێ بێتەوە. چیرۆکی خنکان و گیان لە دەستدانی مامۆستا ڕەمزیە و دایک و داپیرەی بەهۆی لافاوەکەی شەوی هەینی ڕابردوو یەکێک لەو چیرۆکە تراژیدیانە بوو کە لە پاڵ چیرۆکە خەمناویەکانی دیکەی ڕووداوەکە کاردانەوەی زۆری لە شێوەی دەربڕینی هاوسۆزی و هاوخەمی لێکەوتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.